باز لە پێشکەوتنی تەکنەلۆژیاکە و پێکمان لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا گۆڕانکارێکی زۆر لەسەر ژیان دروست بووە بۆ ئەوەی کە مرۆڤ بتوانێت زیاتر سوودمەند بێ لێی بەڵام بەتەنها سوود نییە بەڵکو ئێمە توانین بڵین لایانی ئەرێنی هەیە و لایانی نەرێنیشی هەیە زۆر جار لێکەوتەی خراپیشی هەیە کە زۆر جار باسمان کردووە ئیتر بۆ منداڵ بێ بۆ گەورە بێ بۆ کەسانی ئاسایی خۆمان بێ جگەلەوەی کە ساڵ بە ساڵ لەلایەن ئەو وڵاتانی کە کار لەسەر تەکنۆلۆژیاکەن و زۆر گرنگی بە بوارەکانی ژیری دەستکردێن بۆ خزمەتی مرۆڤایەتی کاری پێشکەوتن و هەنگاوی باشترەنێن بەڵام لە نێو خۆمانە بزانین تا چەند کاریگەری تەکنەلۆژیا لەسەر تاکەکانمان هەیە و بەتایبەتیش لەم نێوەندایە لەسەر کەسانی بە ساڵات چووە هەیە چونکە زۆر کات تەکنەلۆژیاوای کردووە زۆر جار خزمەت بووە بۆ کەسانی بە ساڵات چوو لەوەی کە کۆمەڵێک کاراسانی بۆ کردووە لە هەمان کاتیژە زۆر جار گرفتی بۆ دروست کردوەوە کەواتە ئێمە بزانین باشیەکانی کامانێ و خرێکەوتە خراپەکانی کامانەیە کەواتای ڕۆڵی ئێمە چیە لە ناو خێزانە کە هاوکاری ئەو کەسانە بکەین کە بە ساڵات چوون هەندێکیان لەوانەیە نەخوێنەواریش بن هەندێکیشان لەوانەیە پێویستیان بەوە بێ کە ڕێنمایی بکرێن ئێمە تەواوی ئەم بابەتە گشتی دەکەین و گفتوگۆی لەسەرەکەین بە میوانداریمان کاک چێوان حەسەن کە ئێستا ستۆدیۆکانمان لە هەولێر ڕاستەوخۆ لەگەڵمانایە کە بە ڕێزیان ڕاوێژکاری تەکنەلۆژین کاکیوان سڵاو لێبێ و بەیانی باش. سڵاوی خواتان لێبێ و بەیانی هۆش باش. سپاس بۆ تۆر سپاس بۆ ئامادەبوونێ با سەرەتا لەوە دەست پێ بکەین ئایا پێشکەوتنی تەکنەلۆژیا و لێکەوتنە ئەرێنیەکانی زیاتر باڵی کێشاوە بە سەرمانە یاخو نەرێنیەکانی. دووبارە سڵاوتان لێبێ سپاس بۆ میوانداریتان بێگومان هەردوو بابەت هەم لایەنە ئەرێنیەکە هەم لایەنە نەرێنیەکە ڕەنگدانەوەیەکی بەرفراوانی هەیە لە هەرێمی کوردستان بەداخەوە لایەنە نەرێنیەکە زاڵترە بە هۆکاری ئەوەی کاتێک پێشکەوتن و تەکنەلۆژیا دێتە هەر وڵاتێک پێویستە ئامادەکاری بۆ بکرێ پێویستە سەرجەم کایەکانی ئەو وڵاتە بەرچاوڕوونی بدەنە تاکەکان ئینجا هەر وڵاتێک بیتن بە هۆکاری ئەوەی کە لە هەرێمی کوردستان بەرچاوڕوونی و ئامادەکاری بۆ هاتنی تەکنەلۆژیا و پێشکەوتنەکان نەکرایە بۆیە لە ئێستادا لایەنە خراپەکانی کاریگەری زیاتر لەسەر لایەنە باشەکان. ئەوەی کە جەنابەت باسیس کرد ئەمە کێشەی بەشێک لە گەنجەکانی ئێمەیە تەنانەت ئەو کەسانەش کەلانێن با بڵین لە تەمەنی مێرد منداڵیان بەڵام بۆ کەسانێکە بە سەڵاچوون لەوانەیە بەو شێوەیە نەبێت ئەوان دەرگاکانیان بۆ ئەم ئامێرە زیرەک و تەکنەلۆژیای لەوانەیە زۆر بە حەزەرەوە بەکراوەیدا نابێت لا دوایە کاریگەری ئەم بابەتە لەسەر ژیانی ئەوان بە تایبەت لای خۆمان بە چ شێوەیەک بووە. بڵێ بێگومان لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا و ئاشنابوونی تاکەکان بە تەکنەلۆژیا کۆمەڵک شتی تر هەبوو کە ئێمە لە زەمەنی پێشووتردا درکمان پێ نەکرد بوو ئەوانیشمان بۆ خرا و ئاشکرا بوون بە نمونە کاتێک تەکنەلۆژیا هات بەرامبەر بە کەسە بە ساڵاتچوەکان لە ڕووی سایکۆلۆژی و لە ڕووی دەروناسیەوە خاڵێک کەشف کرا کە پێشووتر ئاماژەی پێ نەکرا بەویش هەرزەی یان هەرزەکاری درەنجی یان مڕاحقی دواکەوتوو ئەمە هەروەکو لە بەڕێژتان ینی ئاگدارن و بینەرانیش ئاگدارن بۆ کۆمەڵە کەسایەتی بە تەمەن لە ئێستادا لەناو سۆشیال میدیای کوردی پشتی شێریان بەبەردەکەوێت کە ڕۆژانە پۆستی سەیر و چاڵاچینە ئاسایی ئەنجام دەدەن ئەوانە لە ڕۆی هەبوونی تەکنەلۆژیاوە لە ڕۆی پێشەچوونی تەکنەلۆژیاوە لە برۆی درنگکەوتۆن لە برۆی کە لەگەڵ زەمەنی وان تەکنەلۆژیانە بوو لە ناکاو دروست بوو بەبێ بەکارهێنانێکی تەندروست بەبێ هەبوونەکی هۆشیارێکی تەندروست ئەوانەمان هەموو لە بۆ ڕوون بۆ و کەوتنە سەر شاشەوە و کەوتنە سەر مۆبایلەکان بەداخەوە کە ئەوە لایەنە خراپەکەی لایەنە باشەکەشی لەگەڵ ئێمە کۆمەڵک کەسی بە ساڵاتچوان هەیە کە لە ئێستادا زۆر کاریگەرن زۆر بە تەندروستی سۆشیال میدیا و تەکنەلۆژیا بەکاردەهێنن لە ماوەی ڕابردوو میوانەکەم هەبوو بە تەمەم بوو تەمەنی سەروی 6 ساڵی بۆ لەگەڵ من دانیشت مامەڵەکردنی وەکو گەنجەکی تازە پێگەیشتوو بوو لە ڕووی بەکارهێنانی تەکنەلۆژیا گوتی من لە ڕێگای مۆبایلەکەی دەستم دەتوانم تیکتەکان ببڕام دەتوانم بوکینگ بکەم دەتوانم مامەڵە داراییەکان و هەژماری بانکیم هەبێتن کاتە لێرە
دەبێتە دوو لایەنە هەم ئەوانەی کە باسمان کرد وەکو لایەنی نێگەتیڤی بەکاردێنێ هەموو ئەو کەسانشکە وەکو لایەنی پۆزەتیڤ بەکاردێنی هەردووچیان هەیە ئێستا لەناو دنیا و میدیا و سۆشیال میدیای کوردیدا. بەڵێ کاکیوان زۆر جارە بینی تەکنەلۆژیا بۆ خزمەتکردنی کەسانی بە ساڵات شۆ بە تایبەتی لە ڕووی لایەنە تەندروستیەکەیەوە لە ڕووی ئەوەی کە کەسانی بە ساڵات و ئەزانی کە بەرگریکردنیان یاخو خۆڕاگریکردنیان کەمترە لە کەسانی ئاسایی تۆ ئەبێ مامەڵت لەگەڵ ئەوانە خۆیانە بکونچێنی بەڵام لەم نێوەندێکا تەکنەلۆژیا تۆ کاراسانی بۆ کردوون لە ڕووی ئەوە یەگەرم کەسە بیستنی کەم بوو بێتەوە بتوانن کۆمەڵێ سەماعی بۆ دابنێن کە ئەمە پێشکەوتنی تەکنەلۆژیا بتوانێت بە باشی گوێی لە قسەکان بێ یاخو زۆر جارە بین لە زۆربەی وڵاتانە خانەی بە ساڵاتچوون هەیە کام کەسانەمی بەیەکەوە کۆکرێنەوە لەوانەیە نمایشی فیلمیان بۆ بکەن لە ڕێگەی ئەوەی کە ئەم کەسانە حەز و ئارەزویان هەبێ یاخو خوێندنەوەی کتێب لە ڕێگەی ئەوەی کە کۆمەڵێک کامێرەی تایبەت و کامێرەی سێدووری کە بتوانن سێڕەهەندی کە بتوانێت شتەکان ئاسانتر کا بۆم کەسانە ئەمانە تا چەند کاریگەری بەچێڵێ کە هاوکاریەکی باشی کەسانی بە ساڵاتچوو بن. بێگومان ئێمە پێشکەوتنی تەکنەلۆژیا کۆ ناکەینەوە لە ئەو مۆبایلی دەستمان یان ئەو سۆشیال میدیایی کە ئەمە ڕۆژانە دەیبینین بێگومان دەیان سوود و قازانجی هەیە بنمونە هەروەکو بەڵێزیشت ئامازت پێکرد زمانی کۆن و پێشکەوتنانەمان نەبوو لە ئێستادا بە ساڵات شوێک دەتوانێت لە ڕێگای ئەو بیستۆکەرەی کە دروست کراوە بە پێشکەوتنەکانی تەکنەلۆژیا دەتوانێت وەکو کەسێکی ئاسایی جێبیستی دەوروبەری بی گفتوگۆ بکە و لە هەمان کاتدا چاویلکەی زیرەکمان هەیە ئێستا کە ئەویشان تەکنەلۆژیا وای کردووە لەو کەسانی کە هەم کەمەندامن هەم بە ساڵات چۆن بتوانن بینینەکانیان بینێنێکی ئاسایی و لە شتێکی گرنگتر هەیە کە لە ئێستادا کاتژمێری زیرەکمان هەیە لە چەند مانجی ڕابردوو لە ویلایەتی ئەمریکا کەسێکی بە ساڵات چوو لە ماڵەوە دەرچوون بوو دواتر لە ڕێگای کاتژمێرە زیرەکەی دەستی توانی پەیوەندی بکاتن بە کەسوکاری و ئاسایشیە و ناوچەیە و دۆزرایەوە و لە هەمان کات ئەو کاتژمێرەی دەستت کە کاتژمێرەی زیرەکی ئاست بەرزە لە کەسە بەتەمەنەکان دەتوانێت بۆ نمونە لێدانی دڵی بپێوێت و دەتوانێت بۆ نمونە زەخت و پرێژەری خوێنی بپێوێت هەمووانە هۆکارن بۆ ئەوەی کە سوودگەیاندنی ئەو ئامێرانە دەڵی تەکنەلۆژیاوە سود و قازانجی هەبیتن بە بەرامبەر بە ساڵاتوان و هەروە هەروک خۆت ئاماژەشت پێدا کۆمەڵک بەرنامە و پرۆگرامی تایبەت لە هەم لە خانەی بە ساڵاتوان هەم لە ماڵەکان چکە مەرجنی لە خانەی بە ساڵاتوانەوە سود لە تەکنەلۆژیاوە جیرا بێستا لەناو هەموو ماڵەکان بە تایبەتی لە ماڵەکانی کوردستان کەسە بەتەمەنەکان سوودیان وەرگرتووە لەو شاشە سمارتە گەورانە هەر نەبێ ڕۆژانە شارەزایی وەردەگرن یان ئەزمون وەردەگرن لە هەواڵە سیاسیەکان یان لە هەواڵە ئابوووریەکان و زۆربەی کەسە بەتەمەنەکان ئەمە ئێستا دەشیان بینین ئەوانەی کە بە ساڵات چوون مۆبایلیان لەدەستدا زۆر جار ئەوەش باز دەکەین کەسە بەتەمەنەکانیان کەسە بە ساڵاتچۆکان لە دوای ساڵی 2023 دوایەوەی کە تەکنەلۆژیا و مۆبایلی زیرەک هاتە ناو کوردستان زۆر جار ئامۆژگاری گەنجەکانیان دەکردیان گوت ئەوەندە مۆبایل بەکارمێنان تاسی لە چاوتان دەکەن ئەوەندە مۆبایل بەکارمێن تاسی لە زانستەکەتان دەکەن بەڵام ئێستا ڕێک پێچەوانە بۆتەوە کەسە بە ساڵاتچۆکان زیاتر کاریگەریان هەیە زیاتر تۆڕە کۆمەڵایەتەکان ئامێرە تەکنەلۆژیەکان بەکاردێنن. زۆر باشە جاکا کێوان ئەگەر کەسێک لە بەڕێزت پرسیاری ئەوە بکات کە بۆ نمونە تەمەنێکی هەیە بڵێ پێویستە کات کە ئەو تا چەند فێری ئەم دنیای زیرەکە بێت تا چەند بێتە نێو پلتفۆرمەکانەوە بەڕێزت ڕێنمایت بۆ ئەم کەسە چییە کە تەمەنێکی هەیە پێی ئەڵەی تا چەند بێتە ناو دنیاکەوە یان لەسەری چی بزانێت پێویستەکە کامێک لە پرۆگرامەکان بەرنامەکان بزانێت. زۆر باشە ئەمە پێشووتر دەمانگوت ساڵانە پێشکەوتن ڕۆی دەدا دواتر بۆ مانگانە ئێستا کەسێکی ئاسایی ئەگەر بیەوێ کەسێکی ئاسایی ئەگەر بیەوێتن شارەزایی لە تەکنەلۆژیا پێ بکە پێویستە هەموو تەمەنی خۆی تەرخان بکە بۆی بتوانێت سەرجەم پلتفۆرمەکان بەکارمێنێ سەرجەم پرۆگرامەکان سەرجەم وێبگەڕەکان بەکارمێنێ بۆیە دەبێ شارەزایەکی باشمان هەبیتن لە هەموو پێشکەوتنانە کەسێکی بە ساڵاتچوو ئەگەر پرسیار لە من بکە پێم بڵێ وەکو پسپۆڕێک یان وەکو ڕاوێژکارێک چۆن ڕێنمویم دەکەی بۆ ئەوەی بتوانم منیش بەشێک بووم لە پێشکەوتنەکانی تەکنەلۆژیا و بەشێک بووم لە پێشکەوتنەکانی کۆمەڵگا بێگومان کەسێکی بە ساڵاتچوو نابێ خۆی پەراوێز بخات لە پێشکەوتنەکانی تەکنەلۆژیا چونکە بەڕاستی ئەمڕۆ
ئاستی خوێندن و خوێندەواری لەوە دەرچووە کە خوێندن ینی نووسین بکەی یان بخوێنیەوە ئێستا ئەگەر شارەزایەکی باشی تۆکمەت نەبێت لە پێشوەچوونەکانی تەکنەلۆژیا بەڕاستی ژیانکردنت ئەستەم دەبێت بۆ نمونە ئەگەر کەسەکی بە ساڵات چوو دەستگرێکی نەبێت کەسێکی چاوساغ و ڕێنموکەی نەبێت ناتوانێت لەمە بەدوا مامەڵە داراییەکانی خۆی بکات لەمەدا ناتوانێت کارتێکی مۆبایل لە هەر کۆمپانیایەک لە ڕێی مۆبایلەکەی خۆی بکڕێت ناتوانێت کاڵایەک بکڕێت چونکە بە خۆتان دەزانێت سەر ژیان بەرەو دیجیتاڵی ڕۆیشتۆ ژیان بەرەو بزنسی ئۆنلاین و دیجیتال مارکتینگ و ئەوانە ڕۆیشتوانی کەسێکی بە ساڵات چوو ئەگەر هات و لە قۆناغە سەرەتاییەکان لەگەڵ ڕەوتی تەکنەلۆژیان نەڕۆشتە پێشەوە بێگومان لە چەند ساڵی ئایندا لە چەند ساڵی داهاتوو بێبەش دەبێت لە هەموو پێشکەوتنەکان ئەو ڕۆژە لە دانیشتێک دانیشتبووم لەگەڵ هاوڕەیەکم گوتێگەر ئەو پسپۆرەکەی کۆمپیوتەر نەبوو ئاسیەوەی دەکرد ئەگەر هات و چەند ساڵی تر من خۆم بە تەواوی فێرە تەکنەلۆژیانەکەم ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان منداڵەکانم بانکەم بڵێم وەرن سیارەکان بۆ بەیش بێخن فەرمونون کۆمپیوتەرەکەم بۆ بەیش بێخن یان هەر شتێکم لە بۆ بەیش بێخن کەواتە مامەڵەکردن لەگەڵ قۆناغەکان سەردەم لەگەڵ سەردەمی خۆی پێویستە هەمومان گەورە و بچووک ئاشنایەتی لەگەڵ دروست بکەین بەکاربەرێکی باش بین بەڵام بە تەندروستی زۆر باشە کەواتە زۆر کاتیژەڵێن ئەمانە هەمووی سوودی هەبوو لە ڕێگەی تەکنەلۆژیا و بۆ کەسانی کە بە ساڵات چون زۆر جار پێچەوانەکەی باسکەین لایەنە نەرێنەکەی زۆر کەسمان هەیە ئیتر لە ناو خێزانەکانە بێ چەندین مناڵی تایە ئەو خێزانە ئەو مناڵانە ئایپاد بەکارێنن مۆبایل بەکارێنن دەنگی تەلەڤیزۆن بەرزەکەنەوە لەوانەیە ئەم کەسە بە ساڵات چووە نەخۆشیەکیە بێ یاخۆ خۆی نەتوانێت بە باشی پشوو وەربگرێت ئەمە هەم خۆشی بەکاری نایانێ بەڵام چواردەورەکەی لە ڕێگەی تەکنەلۆژیا زیانی پێگەن یان خۆی زۆر کار لەبەروی پێشتر کاری کردووەکو فەرمانبەرێ بەردەوام لەسەر کۆمپیوتەر بۆ هاتۆتە ماڵەوە هەمدید بەکاری هێناوە و تەلەفۆنی بەکارهێناوە و ئێستا خانەنشین بۆ پێویستی بە پشودانە ئەم پشودانە تا چەند گرنگە ئێمە لە ڕێگەی تەکنەلۆژیا نەخۆمان نەخۆشی وانەکات زیانی زیاتر پێ بگەێنێت و بەردەوام لایانی دەرونی ئاڵۆزکات. بەڵێ هەموو ئەو بابەتانی باست کرد بەکارهێنەران بەپێی پێویست دەبێ سۆشیال میدیا تەکنەلۆژیا بەکاربێنن بەپێی داتاکان کە لە نۆمانجی ڕابردوو وەکو ئێمە وەکو دامەزراوی ئیفۆرتی دەستمان کرد بە کۆکردنەوەی داتا و زانیاری و ئامار لەسەر بەکارهێنەران لە هەرێمی کوردستان لە جیهان مەسەلەن ژاپۆن یەک لە وڵاتانەیە کە لە کۆی هەر 24 کاتژمێرێک تەنها 33 خولەک دەمێنێتەوە لەسەر پلاتفۆرمەکان لەسەر مۆبایلە هۆشمەند و زیرەک و ئامێرە تەکنەلۆژیەکان هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ جیهان 4 کاتژمێر و 17 خولەک دەمێنێتەوە ئەنجە لەناو کوردستانیش دیسان لە پارێزگا بۆ پارێزگا دەگۆڕێ بنمونە دهۆک یەکەمین پارێزگا لە هەرێمی کوردستان کە نزیکەی 5 کاتژمێر تاکەکان لەو پارێزگای دەمێنەوە لەسەر ئامێرە تەکنەلۆژیەکان کۆی ئەو داتایانە ئەومان پێ دەڵێ کە تاچی کورد لە ئێستادا جگە لەو بەرپرسیارێتیە و کارکردنەی کە ڕۆژانە هەیتی دەوامێکی نائاسایشی بۆ خۆی زیاد کردووە لەسەر ئامێرە تەکنەلۆژیەکان اینجا ئەوە هەموو تاکەکان دەگەرێتەوە هەموو جۆرە تەمەنەکان دەگەرێتەوە بەپێی ئەو زانیارانی ئێمە ڕۆژانە دەیبینین یان داتامان لی وەرگرتووە بەڕاستی هەموو تەمەنەکان بەکارهێنەرن لە هەرێمی کوردستان نا لە ڕووی یاساییەوە وەکو پەرلەمانی کوردستان کە پێم وابی لە ساڵی 2008ەوە یاسایەکی دەرکردێت لە بۆ خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی ناو یاسایە گۆڕانکاری بەسەرداکرایە نا هیچ بڕگە و بابەتێک لە ناوەندەکانی خوێندن لە پەیمانگا و لە زانکۆکان باس لەوە دەکات چۆن مامەڵە بکەین لەگەڵ بەکارهێنانی ئامێرێکی تەکنەلۆژی لەگەڵ هەموو پلاتفۆرمانەی کە لە هەرێمی کوردستان ڕێگە پێدراون کاری پێدەکرێت و لەگەڵ وەش ئێمە لە هەرێمی کوردستان هیچ فلتەرێک هیچ ڕێگیریەکمان نیان نە لە بۆ هیچ وێبگەڕێک نە لە بۆ هیچ پلاتفۆرمێک چکە لە وڵاتان هەیە لۆ نمونە تیکتۆک یەک پلاتفۆرمانەیە کە لە ئەمریکا بەدەر لەوەی کە قەدەغەیە ئەگەر هاتوو حکوومەتی وڵاتە بزانێت کە تاکێک ئەو پلاتفۆرمە بەکارلێنی بە تونترین شێوە سزای دەدات کەواتە کۆی هەموو قسانی باسم کرد مادەم ڕێگری نییە مادەم فلتەر نییە مادەم ئەو ABCD ئەوانە نییە کەواتە دەبێت خۆمان بە وشیاریە و مامەڵە لەگەڵ
ئەو ئامێر و ئەو پێشکەوتنانم بکەین ئەو خۆمان ببینە ڕێگەیت لە بەردەم منداڵەکانمان لە بەرامبەر کەسە بە تەمەنەکان چونکە دیسان دەڵێم تێگەیشتنی گەنجێک کە لەدایک بووە تەکنەلۆژیا لەگەڵ ژیانی ئەو هەبوو و تێگەیشتنی کەسێک کە لە دوای 45 ساڵی 50 ساڵی اینجا تەکنەلۆژیا هات بێگومان دوو تێگەیشتنی جیاوازە دوو بینینی جیاوازە دەبێت ئێمە ئەو باڵانسە دروست بکەین و ناشبێت لە ماڵێک جەوێکی وا یان ژینگەیەکی وا دروست بکرێ بە تەمەنەکان دژی بەکارهێنانی تەکنەلۆژیا بن و گەنجەکانیش تین و ئالودەی تەکنەلۆژیا بن دەبێت باڵانسێک بکرێت لەناو خێزانە بۆی ڕوتی ژیان بە شێوەکی ئاسایی بەردەوام بێت. سپاس بۆ بەڕێزت کاکێوان حەسانەوەی کە لە هەولێری ئازیزەوە ئەمڕۆ بەیانی لەگەڵ ئێمە بووی بە قسەکەی کاکێوان ئەبێت مرۆڤی سەردەمی خۆی بێت و بێگومانی تر ئەم شەپۆلەکە هاتووە هەموو جیهانی گرتوتۆ لای ئێمەشی گرتوتەوە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەی لە هەر تەمەنێکا بووین بەکارهێنەری ئەم دنیای زیرەک و جیاوازی و مەجازیە بوون بەکارهێنەرێکی هۆشیار.